سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپ بە بێتاوان دەرچوو لە ئاست ئەو توندوتیژیانەی کە لە ڕۆژی 6 مانگی یەکدا لە کۆنگرسی ئەمریکا بەهۆی تۆمەتە بێبەڵگەکانی ترامپەوە ڕوویاندا بوو کە بایدنی بە دزینی هەڵبژاردن تۆمەتبار کردبوو. دیموکراتەکان وتیان کە بەرپرسیارەتی ترامپ ڕوون بووە، حەوت لە کۆماریەکانیش لەگەڵ دیموکراتەکاندا هاوڕابوون، بەڵام ئەوانی دیکە وتیان بەڵگەی تەواو لە بەردەستانیە بۆ مەحکومکردنی. ڕاپرسیەکی ڕۆیترس و کۆمپانیای ئیپسۆس پیشانی دەدا کە 71% خەڵکی ئەمریکا و نیوەی کۆماریەکانیش لەو بڕوایەدان کە ترامپ تا ڕادەیەک بەرپرس بووە لە ئاژاوەکەدا. هەموو شتانەی کە کردوویەتی هەوڵدانە بۆ تێکدانی ئەو سیستەمی دەنگدانە زۆر هەستیارەیە کە هەمانە. لایەنگرێکی ترامپ دەڵێ کە کۆنگرس کاتی خۆی بە فیڕۆ دەدا. لە پێچینەوە بۆ ئەوەیە کە سەرۆکێک لە شوێنەکەی لا ببرێت، ئەو چیتر لە شوێنەکەی خۆیدا نەماوە. ڕاپرسیەکان نیشانی دەدا کە زۆربەی کۆماریەکان هێشتا ترامپیان خۆش دەوێ. لە ڕاستیدا لە سەدا هەفتای کۆماریەکان پیان وایە جۆ بایدن بە نایاسایی وەک سەرۆک هەڵبژێراوە. بۆ چوونێک کە سەرکردە کۆماریەکان بە هەڵەی دەزانن، بەڵام ئەم شیکەرەوەیە دەڵێ لایەنگرانی ترامپ ئەو سیاسەتانەی کە ویستویانە بەدەستیان هێناوە. ئەوان باجی کەمتر، ڕێسای کەمتر و کورسی لە دادگای فیدراڵ و هەروەها کورسی دادگای باڵایان وەرگرتووە. سیاسەتی دەرەکی ڕق و ڕوانگەیەکی توند سەبارەت بە سنوورەکان. سەرۆک جۆ بایدن و دیموکراتەکان لە کۆنگرسدا لەگەڵ کێشەکاندا ڕوبەڕوون. دیموکراتەکان پێویستە ئێمە لە کۆڤید ڕزگار بکەن و ئابووریش بگەڕێنەوە سەر ڕێگای خۆی. ئەرکەکەیان ڕوونە، هەرچەندە دابەشبوونێکی ئایدۆلۆژیان هەبێ لەناو حزبەکەیاندا، بەڵام لە چاو حزبی کۆماریدا بێدەنگترن. ترامپ لەلایەن بنکەکەیەوە خۆشەویستە، بەڵام هەندێک لە کۆماری خوازەکان ڕقیان لێیە و هەندێکیش تەنها تەحەمولی دەکەن. کە مارک و هاوکارەکانی لە دامەزراوەی بروکینگز پێشبینی ئەگەرەکانی داهاتووی ترامپ دەکەن. لە سەرکردایەتیکردنی پارتی کۆماری و دووبارە هەڵبژاردننی وەک سەرۆک کۆمار لە ساڵی 2024دا بگرە تا دەگاتە زیندانیکردن و ناچارکردنی بە دوورخستنەوە بۆ رووسیا یان سعودیا یا هەر شوێنێکی لەم شێوەیە، هەموو ئەمانەگەری ڕوودانیان هەیە. هەرچەندە ترامپ لە کۆنگرسدا بێتاوان دەرچوو، بەڵام هێشتا لە پەیوەند بە مامەڵە بازرگانیەکانیەوە مەبەستی زۆرێک لە داواکارانی گشتیە. کە مارک دەڵێت تاکە کەسێک لە هەڵسوکەوتی سەرۆکایەتی لایدابێ لەوانەیە نائاساییترین سەرۆکی پێشوو بوو بێت.